سڵاتان لەبێت هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ خوازم. ئەمڕۆ کۆمەڵێک ڕاهێنان ئەنجامین کە تایبەتە بە ناوچەی قۆڵ بۆ کەسانی کە کێشەی چوری قۆڵیان هەیە یانە قۆڵیان دابەزێنن. ئەمڕۆ چەند جوڵەیەکی ئاسان ئەنجامین ئەتوانن لەگەڵمانە دووبارەی بکەنەوە سوودی لێ ببینن. ڕاهێنانەکان یەکەم ڕاهێنان لەگەڵ هەردوو هاوکارم محەممەد و ئەلەند بۆتان ئەنجامین. یەکەم ڕاهێنان قۆڵمان ئەبین بۆ تەنیشت بەم شێوەیە. هەوڵێین نیو قەوس دروست بکەین بە دەستمان بەم شێوەیە. بۆ خوارەوە بۆ سەرەوە. ئامادەن؟ دەستان تێکڕۆ لەگەڵما زۆر باشە. 1 2 3 4 5 6 7 8 9 10 5 دانەی تر. 1 2 3 4 5 ئەم ڕاهێنانە ئەتوانی 15 تا 30 جار هەنێ جار تا 35 جار دووبارە بکەیتەوە و 4 جار دووبارەی بکەیتەوە. لە بینیشیە 15 بۆ 20 ثانیە ئەتوانی ئیسراحەت وەربگریت. ڕاهێنانی دووەم قۆڵمان بەم شێوەیە ئەگری. هەوڵێین کەمێک بازنە دروست بکەین بەم شێوەیە. نیو بازنەی بچووک. با دەست پێ بکەین. یاڵا 1 2 3 4 5 6 ئێوە بەرداوام بن. 7 8 9 10 زۆر باشە تازە سەرێتر. 1 2 3 4 5 6 7 8 9 10 زۆر باشە ئەتوان ئیسراحەت بکەن. ئەم ڕاهێنانە ئەتوانی وەکو ئەوەی تر لە بینی 15 20 تا 30 تکرار ئەنجام بیت. یەکی تر لە ڕاهێنانەکان قۆڵ ئەبێ بۆ سەرەوە بەم شێوەیە. قۆڵمان گۆشەی نەوە دروست بکات بەم شێوە ئەیبین بۆ پێشەوە ئەهێنەوە دووە بەم شێوە بەبێ ئەوەی زەخت بخەینە سەر شانمان تەنها بە جوڵەی قۆڵ بەم شێوەیە بۆ پێشەوە بۆ دووە. زۆر باشە. 1 2 3 4 5 بەرداوام بە 6 7 زیاتر قۆڵە بەرە 8 زۆر باشە 9 10 ئەگەر مەچەکە نەجوڵێنی باشترە. 1 2 زۆر باشە 3 4 5 با بێ بە 20 5 تر بکە. 1 زۆر باشە 2 3 4 5 زۆر باشە ئەتوانی ئیسراحەت بە قۆڵ بەی. ئەم ڕاهێنانەش ئەتوانی لە بینی 15 بۆ 30 جار دووبارەی بکەیتەوە. یەکێکی تر ڕاهێنانەکان کە تایبەتە بە دواوەی قۆڵ بەم شێوەیە ئەنجامی ئەین. کەمێک پشتمانە بین بۆ پێشەوە کەمێک ئەژەمانە نیشتینەوە قۆڵمان بەم شێوەیە ڕێکەگرین. هەوڵێین بەم شێوەیە زەختی لێ بکەین بۆ دواوە بە شێوەیەکی وەکو پوشکردن بۆ دواوە بەم شێوەیە. زۆر باشە 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 10 زۆر باشە. ئەمیش بە هەمان شێوە ئەتوانی لە بینی 15 بۆ 30 تکرار 4 جار دووبارەی بکەیتەوە لە بینیە 15 بۆ 20 ثانیە ئیسراحەت بکەیت. یەکێکی تر لە ڕاهێنانەکان بە بەکارهێنانی ئەم تۆپەیە ئەگەر هەتان بوو ئەتوان لە ماڵەوە بەکاری بێن ئەگەر نەشتان بوو ئەتوان هەر شتێکە کێشی هەبێت بەکاری بێن. ڕاهێنانەکەش بەم جۆرە بێت. قۆڵمانە بین بۆ پێشەوە بەم شێوەیە قەوسی پێ دروستەکەین بە تۆپەکە بەم شێوە بە بێوی شانمان بجوڵێت تەنها بە زەختی قۆڵ هەوڵێین قەوسێک دروست بکەین بەم شێوە. زەختەچێتە سەر شان و قۆڵمان دەست پێکەین. ئێستا ئەیژمێرین 1 2 3 4 بەرداوام بە 5 با قۆڵە ڕێکتر بێ 6 زۆر باشە 7 8 هەناسە بە 9 هەناسەی قوڵ هەمژە 10 1 2 زۆر باشە 3 4 5 6 7 8 9 10 ئەو 20 دانە ئەتوانی ئەمەش بە هەمان شێوە لە بینی 15 بۆ 30 تکرار
هەنێک کەسێ ئەگەر زۆر دووباری بکاتەوە ئەتوانێت لە 30 تکرار زیاتریش بکات زۆر ئاسایی و ئەتوانی ئەنجامی بیت بە 4 جار دووباری بکەرەوە و لە بینیشە 15 بۆ 20 ثانیە ئستراحەت وەربگرە. بە هیوان ڕاهێنانەکانی ئەمڕۆ سوودی هەبوو بێ بۆتان و لە ماڵەوە دووباری بکەنەوە هەر شاد بن.